ئێمەش لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکەەوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان بەتایبەت بۆ شاری سلێمانی ئێمە گروپە لە شاری سلێمانی بەردەوام پشتیوان بووین لە خزمەتین بۆیە هەرچی پشتیوانی فراکسیۆنەکەمان و پەرلەمانی کوردستان چێ لێرە دووپاتی بکەینەوە بۆی کە بە هەموو لایەکمان هەوڵ بین کە ئەم بەڵایە لەسەر خەڵکی کوردستان لابچێت و بەرەونەما بچێ بۆ ئومێدەین لە هەموو شوێنەکانی تر خەڵکی خێرخواز کە چۆن لەم شاران نەرێت بووە خێرخوازی هەر لێ نەبڕاوە لە هەموو کارە ساتانەی بەسەرم ئەرێمەی ئێمە هاتووە بە تایبەت شاری سلێمانی خەڵکی خێرخواز دڕۆڵ و دەوری کاریگەری هەبووە جێی دەستخۆشیە بە ناوی فراکسیۆنەکەەوە دەستخۆشی لە یەکە بە یەکەی کارمەندانی نەخۆشخانەی شۆڕەش هەر لە بەڕێوەبەری گشتیەوە تاوەکو یەکە بە یەکەی کارمەندەکانیان و هەروەها ئەو خێرخوازانەی کە چه ئەوانەی کە لە سەرەتاوە بیرۆکەکەیان هەبوو یان ئەوانەی کە هاتوون لێرە کاریان تیا کردووە کە هەموو شتەکانی ئەم نەخۆشخانە بە خێرخواز کراوە و هەموو خۆبەخشانە کراوە جێی دەستخۆشیە خۆمان بە قەرزارباریان نەزانین ئەو پشتیوانە بین لە داهاتوە بۆ هەر شتێک بێتە پێش. زۆر سپاس پارێزی من.